ساڵی 1970 کە شۆکی بەرزبوونەوەی نرخی نەوت ڕوویدا تا ئێستاشی لەگەڵدا بێت زۆرێک لە وڵاتانی بەرهەمێنەری نەوت لەسەر ئابووری و زەینەرێتی بەڕێوە دەچن. تاوەکو بۆ ماوەی چەندین دێ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاوەن نەوت و گاز بوونەتە سەنتەری سەرەکی سەرچاوی وزەی جیهان و گرنگی پێدانی. گەرچی ئەم سامانە گەورەیە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر خەزێنەی زۆربەی وڵاتانی پڕ کردووە لە دراوی گرانبەها، بەڵام هیچ کاتێ ئەو سامانە زەبەلاحە نەبووتە هۆکاری گەشەی ئابووری و سیاسی نەخشەبەدا ڕێژراوی ئەو وڵاتانە، بەڵکو زاراوەی نەفرینی داهاتە زۆرەکان کە توێژەرەوەی بەریتانی ڕیچارد ئویتی بۆ ئەو جۆرە وڵاتانی دانا بۆ بناغی دەیان توێژینەوەی زانستی تر. بەپێی ئەوەی کە مایکل ڕۆز لە کتێبەکەی بەناوی نەهامەتی نەوتدا ئاماژەی پێداوە لە 50کان و 60کانی سەدەی ڕابردوودا پسپۆڕە ئابوووریەکان بڕوایان وابوو کە سامانی نەوت دەبێتە هۆی داهاتێکی گرنگ بۆ دەوڵەمەندی و گەشەی زۆربەی وڵاتان بۆ پێی کە دەبنە خاوەنی سەمایە و بەکاری دەهێننەوە لە بنیاتنانی ژێرخانی ئابووری و دروستکردنی قوتابخانە و نەخۆشخانە و ڕێگە و گەشەی هەمەلایەنە. ئەوەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی تاک و کەمبوونەوەی ڕێژەی بێکاری. ئەم بۆچوونەوە دەردەکەوت لە سەرەتای هەفتاکان دروست ببێت، بەڵام لە هەفتاکاندا هەڵە دەرکەوت و زاراوەی نەفرینی داهات ئەو پرسیارەی هێنایە گۆڕێک ئایا داهاتی نەوت ئەو ناز و نیعمەتەیە یان نەهامەتیە بۆ گەلایە. مایکل ڕۆز دەڵێت پەیوەندیەکی پێچەوانە لێنەوان داهاتی نەوت و دیموکراسیەت داهەیە. هۆکارەکەشی ئەوەیە کە هەندێک لە حکوومەتەکان لەگەڵ کۆمپانیەکانی نەوتی جیهانیدا دەستێکەڵ دەکەن بۆ شاردنەوەی گرێبەستە بازرگانیەکانیان. ئەم کارە نهێنیەش لە داهاتەکاندا گرفتی زۆر دروست دەکات و هەڵدەڕەخسێنێت بۆ لە ناوپردنی داهاتەکان دابشکردنی بە شێوەیەکی ناڕەوا. نووسەر ئاماژە بە جیاوازی نێوان وڵاتانی دیموکراتی و خاوەن نەوت دەکات و دەڵێت کە وڵاتانی دیموکراتی بەهۆی باجەوە داهات کۆ دەکەنەوە و ناتوانن بیشارنەوە لە جەماوەڕ، بەڵام وڵاتانی خاوەن داهاتی گەورەی نەوت بە سانایی دەیشارنەوە. بۆ نمونە لە وڵاتانی کامێرۆن لە نێوان ساڵانی 1970 بۆ 2006 تەنیا لە 146 داهاتە کە چۆتە ناو بودجەی وڵاتەوە و هیچ داهاتێکیش نییە کە ئەوە ڕوون بکاتەوە لە 154 داهاتی نەوت بۆ کوێ چوو و چۆن خەرجراوە. مایکل ڕۆز لە توێژینەوەیەکدا ئاماژە بە بەهاری عەرەبی دەکات و دەڵێت لە کانونی دووەمی 2011 لە ئەنگرانی دیموکراسیەت لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەستیان بە خۆپشاندان کرد کە بە درێژایی چەندەیە پێچەوانەی وڵاتانی جیهان و ئەو ناوچەیە کەمترین دیموکراسی و زۆرترین نەوتی هەبووە. ئەوەش ڕێکەوت نەبووە بەو شێوەیە بێت، بەڵام دەسەڵاتداران داهاتی پترۆدۆلاریان بۆ خۆسەپاندنی زیاتر بەکارهێنابوو بۆ ڕێگریکردن لە هەر هەناسەیەکی دیموکراسی. بۆیە لە تونس و میسر زووتر دەسەڵاتداران لادران تا وڵاتانی دەوڵەمەند بنەوە وەکو لیبیا و بەحرین و جەزائیر و سعودیا. ئێستا لە هەر کاتێک زیاتر پەیوەندی نێوان داهاتی نەوت و دیکتاتۆریەت و بێبەشکردنی جەماوەڕ لە خۆشگوزەرانی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەرکەوتووە، بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە ساڵانێکە داهاتی نەوت لە تاریکیدایە و ئەوانەی ئاگاداری فرۆشتن و ونکردنی داهاتن لە پەنجەی دەستهێناپەڕن و هیچ دەستگایەکیش نەیتوانیوە کۆنتڕۆلی ئەو کارە نایاساییە بکات. کەس ئاگای لە گرێبەستەکان و چۆنێتی دابشکردنیان نییە، گەرچی مایکل ڕۆز باسی هەرێمی کوردستان ناکات، بەڵام ئەو نمونانە کە دەیهێنێتەوە لە گەندەڵی وڵاتانی خاوەن داهاتی نەوت گوتومت کۆپی یەکترن و یەک شێواز بۆ ونکردنی داهاتی نەوت بەکاردەهێنن.